بەناوی خوای بەخشندەی میێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە کێشەی داهات دەکەین لە بینی هەرێم و بەغداد و موچە. ڕۆژی 9 ئەیلول تەیف سامی وەزیری دارایی عێراق هاتوتە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کۆمەڵێک داتای خستۆتە ڕوو. ئێمە باز لە داهاتەکانی بەردەستی حکوومەتی هەرێم و هەروەها پابندی هەرێم و بەغداد لە 6 مانگدا چی بووە بەداتە بۆ بە ژمارە ڕوونی دەکەینەوە. بەڵێ تەیف سامی وەزیری دارایی عێراق باسی لەوە کردووە لە 6 مانگی یەکەمی 2023 حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 8 تریلیۆن دیناری دەستکەوتووە. لێسەر ئەو ئامارانی وەزارەتی دارایی عێراق کە باز دەکە هەرێم نزیکەی 8 تریلیۆن دیناری لە 6 مانگدا دەستکەوت و بەم شێوە بووە ئامارەکانی وەزارەتی دارایی عێراق کە هەرێم لە 6 مانگدا ئەوەندە داهاتی لەبەردەستدا بووە. نەود لە 3 مانگی یەکەم تاوەکو وەستانی 3 تریلیۆن و 200 میلیار بووە لە 3 مانگی یەکەم 3 تریلیۆن و 200 میلیار هەروەها داهاتی ناوخۆی هەرێم لە 6 مانگدا 1 تریلیۆن و 945 میلیار بووە. واتە مانگانە عێراق 324 میلیار دیناری وەک داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان هەژمار کردووە. قەرزی بانکی ڕەشید و ڕافیدەین کە بۆ هەرێم هاتووە ویش 1 تریلیۆن و 600 میلیار بووە. هەروەها سولفەی وەزارەتی دارایی عێراق هاتووە جارێکیان 400 میلیار جاریشان 598 میلیار کە دەکاتە 998 میلیار دینار. کۆی گشتی ئەم پارانە بە داهاتی نەوت داهاتی ناوخۆی هەرێم و قەرزەکانی بانکی ڕەشید و ڕافیدەین لەگەڵ سولفەی وەزارەتی دارایی کە لە بەردەستی حکوومەتی هەرێمدا بووە بۆ 6 مانگ 7 تریلیۆن و 743 میلیار بووە. واتە نزیکەی 8 تریلیۆن دینار بووە. حکوومەتی هەرێمی کوردستان 6 موچەی پێداوە لە کاتێکە دەبووە زیاتری پێ بدایە لانی کەم لەگەڵ داهاتی ناوخۆ دەبووە تاکو ئێستا 8 موچە درابایە بە موچە خۆرانی هەرێمی کوردستان. بەڵێ بینە سەر پابندیەکانی بەغدا و هەرێم بەرامبەری بە یەکتری لە یاسای بودجێ عێراقدا ئەمە جگە لە بڵین خەرجی دام و دەستگاکانی حکوومەت جگە لە پارەی پرۆژەکانیش کە تاکو ئێستا یاسای بودجە لە بینی هەرێم و بەغداد نەکەوتوتە بواری جێبەجێکردنەوە بۆ موچە لە یاسای بودجێ عێراق 906 میلیار بۆ موچەی موچە خۆران مانگانە دیاری کراوە لە 6 مانگە کە زەربی 6 مانگکەین دەکاتە 5 تریلیۆن و 436 میلیار دینار. بەڵێ پابندێکی تری بەغداد ناردنەوەی نێوەی داهاتی باج و ڕسوماتە کە لەو ماوەیەدا لە 6 بڵین مانگانە نزیکەی 100 میلیار دینار بووە لە 6 مانگدا گەر هەژماری کەین دەکاتە 582 میلیار. دیارە کێشەیە لەسەر داهاتی ناوخۆ بەپێی یاسای ئیدارەی مالی بەغداد باز لەو دەکە کە هەموو داهاتی سنوورەکان لە 100% بە وەزارەتی دارایی عێراقا بەڵام نیوەی باج و ڕسومات لە فەرمانگە فیدراڵیەکان و فەرمانەکانی هەرێم نیوەی بۆ بەغدایە نیوەشی بۆ هەرێمەوەتە هەرێم لە 324 میلیار دیناری مانگانە ئەگەر بەپێی یاسای ئیدارەی مالی و بەپێی حساباتی بەغدا بێت مانگانە نزیکەی 100 میلیار دینارێکی بۆ دەمێنێتەوە. کۆی گشتی پابندی بەغدا لە 6 مانگدا بەرامبەر بە هەرێمی کوردستان 6 تریلیۆن و 18 میلیار دینارە. بەڵێ بینە سەر پابندی هەرێم بەرامبەر بەغدا چییە لە 6 مانگی یەکەمی 2023 بەم شێوە بووە. ئەمە پابندەکانی هەرێمە نەوتی 3 مانگ 3 تریلیۆن و 200 میلیارە. هەروە داهاتی ناوخۆ و سنوورەکان کە ڕادستی بەغدای بکات ئەوەی کە پشکی بەغدا 1 تریلیۆن و 362 میلیار دینارەوە تا بەغدا بۆ نمونە لە 324 میلیارەکە لانی کەم داوا دەکات 200 میلیاری بۆ بەغدا بپی یاسای ئیدارەی مالی داهاتی ناوخۆی هەرێم. قەرزی بانکی ڕەشید و ڕافیدەینیشی وەرگرتووە کە 1 تریلیۆن و 600 میلیار دینارە. هەروە سولفەی وەزارەتی داراییشی بۆ هاتووە جارێکیان 400 میلیار جارێکیان 598 بەڵێ کە هەردووکیان دەکاتە 998 میلیار دینار. قەرزی بانکی بازرگانیش کە لە یاسای بودجەدا هەرێم لەسەری فەرز کراوە کە دەبێت بیداتەوە 318 میلیار دینارە مانگانە 53 میلیار دینار دەبێت قەرزی بانکی بازرگانی عێراق بداتەوە کە لە 2014 نزیکەی 8 میلیار دۆلاریان ڕاکێشاوە کە بەشێکی کەمی بۆ موچە بووە بازەکە لە 120 بۆ موچەوەی تر بەرپرسان لە بانکە بازرگانیەکان و لە بانکی بازرگانی عێراق ڕایان کێشاوە ئێستا دەبێت بە ناچاری خەڵکی کوردستان بازەکە بدات و لە پشکی هەرێم دەبدرێت. کۆی گشتی پابندیەکانی هەرێم بە نەوتی 3 مانگ بە داهاتی ناوخۆ سنوورەکان کە بیداتە بەغدا بەو قەرزەی کە بۆ یاتەوە بە سولفەی وەزارەتی دارایی بە لێبڕینی قەرزی بانکی بازرگانی عێراقیش 7 تریلیۆن و بەڵێ 7 تریلیۆن و 478 میلیار دینارە کە پابندی هەرێمە بەرامبەر بەغداد.
بەڵێ ئێستا گەر لێکیان دەرکەین لە ماوەی ئەو 6 مانگە دیارەوە تەنها تاکو ئێستا بۆ پرسی پرۆژەکان پارە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر لێکیان دەرکەین هەرێم پابەندیەکەی بەرامبەر بەغدا 7 تریلیۆن و 478 میلیارە لە بەرامبەردا پابەندی بەغدا هەیە لە بواری موچە کە 6 تریلیۆن و 18 میلیارە کەواتە بەو پێی داتەکانی وەزارەتی دارایی عێراق بێ هەرێم لە 6 مانگی یەکەم 1 تریلیۆن و 460 میلیارد دینار قەرزدار دەبێتەوە بە پێی داتاکانی عێراق بازۆکێک کە بڕەکە زیاتریش بێت هەرچەندە حکومەت هێرم ئەوەش ڕەت دەکاتەوە دەڵێ ئەوانیش دەڵێن دەبێت بەغداد مانگانە 1 تریلیۆن و 300 میلیارد دینار بۆ هەرێم بنێرێ تاکو ئێستا یەکلا نەکراوەتەوە بەڵام ئەوەی کە جێگەی تێبینیشە تاکو ئێستا یاسای بودجەش نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوەی هەم کێشە لەسەر داهاتە ناوخۆیەکان هەیە لە بینی هەرێم و بەغداد کە ئەوەی کە ئایا پشکی بەغداد لە داهاتە ناوخۆیەکانی هەرێم چەندە و پشکی هەرێم چەندە تاکو ئێستا ئەوە ڕێکەوتن نەکراوە هەروە خەرجی بواری نەوتیش کە کێشەی لەسرە عێراق باز دەوەکە بۆ بەرمیلێک بەرهەمێنان و گواستنەوە $6 بە کۆمپانی نەوتیەکان دەدات بەڵام حکومەت هێرێمی کۆمپانی نەوتیەکان بۆ بەرمیلێک بۆ گواستنەوە و بۆ بەرهەمێنان داوای $30 دەکەن بۆ تاکو ئێستا کێشەکە چارەسەر نەکراوە وەوا بڕیارە وەزیری دارایی هەرێم و عێراق سنە پەرلەمانی عێراق ڕوونکردنەوە لەو بارەیە بدەن بەخوای گەورەتان سپێرین.